باوکە بیکە بە خاتری خۆی بەسیکە باوکە ئێمە خەریکین گوناحترین شتی دەکەین کچم ئیحسان جەمیلی برامی کوشتووە بە شێوەیەک دەیسووتێنم هەتا لەبیر نەکات تێگەشتی دری خۆشتون مەکە چەند سەعاتێکە پاسەپۆرت ئازرە و دەڕۆین تێدەگەی باشە باوکە باشە. لەسەر ڕوخسەت دەم دەڕۆم نازانم چ بکەم بابا بابی کوژین بەسە کرا کوشتم کەنجینە کێشە بە کوشتن چارە سەر بووە نازانم لەیلە کو ئەویشەت کرد باوکە مشتیوا ناکەم باوڕم پێ بکە باوکە گەورەترین شلت نییە لە لای تۆ چێت و خوا پێم بڵێ خوای گەورەیە مادام سوێن بۆ خوای گەورەی من هیچ غەڵەتێکم نەکردووە باوکە خوا دەزانم یاریەکی زۆر ناشرینم کردووە دەزانم نا ئەمن هەڵەم ناوێ بەردەوام بم با تەلەفۆنێکی با بکەم هەنەرۆستەکەی هیچ باوکە جان کچم و تەلەفۆن لۆ چێ دەکرد هاوڕێکەم زۆر باشە کچم ئەو شوکە خۆت ئازرکە پلیتەکانم بڕی و دەڕۆین باشە باشە باوکە بە یارمەتی خۆت باشە کچم باشە ئەدی ئەو گرتە ڤیدیۆیانە چێت و لێی دەرکەوتی پێم نارێ نازانم بابا بابی من سەگ تۆپی دەکەم ئێستا لە سۆخۆ کوڕم لە سۆخۆ ئارامت هەبی خودای گەورە